بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان خوشویستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. زور خۆم بە خۆشحاڵە زانم ئێرە لە خزمەت بەڕێستانم. ومێدەکەم خوای گەورە ئەو دەم و چاوانە لەو ڕۆژە مبارەکە کە ڕۆژی جومعەیە بە ئاگری جەهەنەم نەسووتێنی یا ڕەبی. ئەوانەی کە ئەو پەڕی ئیخلاص و دڵسۆزیەوە دێن لەو خیوەتگا ڕۆحی و گوێگرتن لە محازەرات و فێربوونی علومی شەرعی ڕادەگرن، ئینشاء الله وەسیەتی پێغەمبەریان صلی الله علیه وسلم جێبەجێ کردی خوای گەورە لەگەر ئەودا کۆمان دەکاتەوە ئینشاء الله. ومێدەکەم بە هەر هەنگاوێکی هاتینە لە بۆ ئێرانە خوای گەورە هەزاران حەسەناتتان لە بۆ بنووسی کە تەرازوی ڕۆژی قیامەتتان پێ قورس ببی. دووەمیش داوا لێبردن لە مامەسا شێرزاد دەکەم بەڕێز، تەواان من وەکو قوتابیەکیەوەم لە خزمەت ئەوداما، بەڵام ئەوە تەقدیرەکە وهایە یعنی من شتێک پێشکەشکە مامەسە دوای هەموم لۆ لەناو سیارەی ڕاست دەکاتەوە، غەڵەت و پەڵەت و شتیوا ئەوە عایدی مامەسای بەڕێزە. بەڕێزان و خۆشەویستانم، تەبعاً ئیشی ئیداری و کاری ئیداری زۆر گرینگە لە ئیسلامدا. ئەگەر بەڕێستان وەکو مامەستان ئەوەن کاتەکەمەی کە لە خزمەتتاندا دەبم توی لێ ڕابگرن کە احتیمامی پێ بدەین بەڕاستی، چونکە زۆربەی زۆری ئەو کارانەی کە لە دنیادا دەکرێت تەماشاکە هەمووی پێیوەستە بە مەوزوعی ئیدارە و ڕێخستنەوە. ئەگەر ئیدارەیەکی تۆکمە و مەزبوطی هەبی کە دەستت بە سەبەبەوە گرت، لەن تەجیدە لسنة الله تەبدیلە، یا خوای گەورە فەرمی وەلەن تەجیدە لسنة الله تەحویلە. خوای گەورە قەت سونەتی خۆی ناگۆڕی. ئیشت مەزبوط کرد ڕێک دەردەچی، ئیشت خراب کرد خەلەلی تێدا هەبوو، سبحان الله ئەو ئیشە نابیتن، نایەتە جێ، مەزبوط نابی. جالوی بەڕاستی ئێمەش وەکو موسڵمان ئەوە زۆر لە سەرمانە پێویستە کە برێن هەر ئیشێک دەکەین بەو پەڕی ڕێک و پێچی و ئیداریەوە ئیشەکان ئەنجام بدەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم زانت چۆن تەرکیز لەسەر ئیشی جەماعی و ئیداری و مەزبوطەکە فەرموویە لە حەدیثێکی صحیحدا: المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم أفضل من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم. أو إيمان داريت يكري خلق بيو صبر قري لسر ئازارەکانیان گەلێک باشترە لەو ئیماندارەی تێکەری خەڵک نابی و سەبر ناگری لەسەر ئازارەکانیان. تۆ کە دێی ئیشی ئیداری و منەزەمەکەی خەڵکێکی لەوانەیە لێت عاجز بی، خەڵکێکی لەوانەیە سیستەمی لەگەرت نەگونجێ، خەڵکێکی لەوانەیە زۆر لەگەرت گونجاو نەبێت و نابی گوێ بەوانە بدەی. ئیشێکی ئیداری منەزەم دەڕوێنی با هەندێک کەسیشەیە لەگە سیستەمی تو نەگونجێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم چارەمین کەس کە دێ ئیسلامە بی ئەبوو ذەڕی غیفاریە، بەس کە دێ داوای ئیشێکی ئیداری دەکا، پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی ڕەوانابینی مەقامی خۆی لۆ ڕوون دەکاتەوە: یا ئەبا ذەڕ ئینەکە ضەعیف وئینەها ئەمانە. ئەی ئەبا ذەڕ بزانە ئەتۆ زەعیفی، ئەوەش ئەمانەتە، ناکرێ بیدەمە دەستە تو، لۆ تو گونجاو نییە. لۆی بەڕێزانم لەو ئیسلامەتێدا تەماشاکە هەر کاتێک ئیش لەسەر محابات کرا، لەسەر دۆستایەتی کرا، لەسەر مالیە کرا، لەسەر وراست کرا، ئەوانە فەشەلێک، ئەو ئیشە مەزبوط نابی. ئیش ئەبێ ئەو کەسەی کە مناسبە، گونجاوە، ئەو ئینسانە زۆر جێگەی چاوی تێدایە، ئیش بدرێتە دەست ئەو کەسە، ئەو کاتە مۆفەقە بن، ئەو کاتە ئیشەکە چاکەبی. بەڵام هەر لەبەر خاتری شتێک ئیشەکەت ئەنجامدا، سبحان الله، ئەو ئیشە نەبەرەکەتی دەبینە سەرکەوتوش دەبی، لەبەرەوەی کەسەکە دەبینی ئیشەکەی لێ نازانی، یەکسەر ئەو ئیشەی زایع دەکاوتێکی دا. حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەچی ناوبردی بەڕێزم زانە ئەگەر ئیشێکی ئیداری تەسمیلی کەسێکی دیکە کرد، یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لێی پرسن کەنجین قیامەت دێ دەفەرمێ إذا ضيعت الأمانة. قيل يا رسول الله وكيف إضاعتها؟ قال إذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة. يعني ئەگەر ئیش درا دەست ئەهلی خۆی نەبوو و چاوەڕێی قیامەت کە. ئەو حەدیسە زۆر کەسی جارێ بە غەڵەت معنایەکەی تێدەگا، یعنی وا دەزانی یەکسەر قیامەت دێ کاکە کە تو هەموو ئیشت لێ تێک چوو، هەموو ئومورت تێک چوو، هیچ لەسەر یەکتری لەمە حساب کە قیامەتی تو داهاتێ، وەزعت هەموو شێوە لۆ چووکە ئەهلی خۆی ئیشەکەت نەدادەستی، مەزبوط نەبووی، لە جێگەی خۆی دانەنا. جا لۆیە بەڕاستی ئەگەر تەماشا تەواوی قورئان و سونەتی پێغەمبەرکەی صلی الله عليه وسلم هەمووی تەرکیز ئیشەکان لەسەر ئیشی منەزەم و ڕێک و پێکە. ئێستا تەماشامان کە بسەمەم وەکو موسڵمان نوێژ دەکەین، 5 کاتمان هەیە، دیاری کراوە، کاتی بانگدانی، کاتی قامەتکردنی، کاتی نوێژکردنی، کاتی سەر، هەمووی بە نیزامە، بە نیزام. ئەو پەڕی نیزامێکی ڕێک و پێکی تێدا، ئیمامێکی تێدا پێش دەکەوی، هەتا ئەو سەلام نەداتۆ تو سەلام نادێ. یعنی ئەبێ ئیشەکانی زۆر بە مەزبوطی، یەک خەلەلی تێدابی دەڵێ ئەوە ئەو نوێژەت مەزبوط نەبوو. باشە ئینسان کە عیبادەتەکە هەموو شتێکی مادەم بە نیزام بی، لۆ ژیانی ڕۆژانەشی ئەوانە بیتن.
لۆ ژیانی ڕۆژانەشی ئەوها مەزبوط نەبین. جا لۆی بەڕێزانم زۆر پێویستە ئینسان ئەو خاڵانەی کە ئێستا ئێمە ئاماژەی پێ دەکەین بەڕاستی لە ژیانی ڕۆژانەی خۆیدا بینی تێدی. ئەگەر دەتەوێت کەسێکی سەرکەوتوو بی، ئەگەر دەتەوێت کەسێک بیانی سبەینێ بتەوێت بگەی بە هەر ئاواتێکدا بەس ئیداریەن ئیشەکانی لە بۆ ڕێک بێ خەتوو دەگەویە وێندەر. هیچ بەشەرێک نییە نەتوانی بتوانی بگاتە جێیەکی بەرز لە کاتێکدا ژیانی خۆی تەنزیمەکە و ڕێک و پێچی دێخی. لۆیە ئینسانی کەسەل ئینسانی تەمبەڵ نابتە هیچ قەت ناوی تێز. یەک لەو سیستەمانەی هەمانە بەڕێزان نوقتەیە کە لۆتان ئاماژەی پێ دەکەم لەوانەیە سەیر بی، بەڵام بەڕاستی ئەوە ئیشێکی ئیداری منەزەمە و دینیشە. هەر کەسێک لە موسڵمانان ئەوانەی ئیشی ئیداری دەکەن هی موسڵمانان ئەگەر نوێژی سبەینێت بە جەماعەت نەکرد بەڕێزان بزانە بە پاشەکەوی مەزبوط نی. ئێستا لەوانەیە برەوە چ عیلاقە بە مەوزوع و بابەتی ئیدارە و ئەو جۆرە شتانەدای زۆری عیلاقە پێدا هەیە. تۆ کەسێک بینەتانی لە کاتێکی دیاریکراودا هەر بستی ئەدای واجبی ڕەب العالەمین بکەی کو دەتانی ئەدای واجبی خۆت بکەی. باشە ترست هەیە لەوەی ئەگەر لۆ دەوام هەرنەستی محاسبە کریان لەوانەیە دەرەکرێ ئەی ناترسێ لە قایمەی ڕەب العالەمیندا دەربکری. یعنی ئەو ئینسانەی وەختی خۆی ڕێکدێخی نیزامی ڕێکدێخی ئیشەکان بە مەزبوطی دەکا بەڕاستی ئەوە سەرفراز دەبێت. جا دێتەوە شێر منتەلەقی ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بزانە کوا دوارەکان تەوسێ دەکا كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان کا کەسی لێ دەرکردووە هیچ کەسی لێ دەرنەکردووە كلكم راع هەمووتان شوانن وكلكم مسؤول عن رعيته. هەرچی لە ژێر دەستتدایە پرسیارت لێ دەکرێتەوە. ئێ باشە تۆگە ئیشێک مەزبوط ڕێکنێخی یعنی ئەوە بەڕاستی گرفتت لە بۆ دروستەکە. ئێستا تەماشاکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو فەرمودەی و ئینسانی بە شوان شوبهاندووە. یعنی مەوزوع ئینسانەکان لێ بینە دەرێ هەر شوانێک بینە بەر چاوت داینی کۆمەڵێک مەڕی پێیە دەتوانی لێ دەگەڕێ ئەو مەڕە بستە ناو گەرمی خەڵک بخوا نایەلیتم بچیتن بی خواتن نابیتم بە هیچ نەوعەک نابی بخوا دەبی لێ بگەڕێ ئاگای لێ بنێ مەڕێک بەتەنێ بڕوا لەو لای گورگ بیخوا ناکرێتن ئەویش نابیتن. دەبی ئەوانە هەمووی محافەزە لەسەر بکە. ئەوانە هەمووی سەروەتی توونە ئەو ڕۆژەی کە دێتە بەردەستی تو هەمووی وەکو ئەوە وایە هەر کاتێک لێ گەڕای دەڕوا بەلاش دەڕوا زایع دەبی بەلایەکی دیکەدا دەڕوا. تۆ ئیستیفادە لە نظامکردن و ڕێخستنی وەختی خۆت بکە. یەک زانام لۆ بینە لە زمانی قەدیم ڕەحمەتی خوایان لێبی توانی بی تەلیفات بکە توانی بی ناودار بی توانی بی خزمەتێکی زۆر بکە بەڵام ئەو زانایە ئیشی خۆی لە ژیانی ڕۆژانەدا ڕێک نەیەخستبی خۆی زۆر ماندی نەکردبی ڕەحلەی نەکردبی و نەگەڕابی بە دوای تەڵەبی علم و ئەو جۆرە شتانەدا کەس بە تەمبەری نابتێ بەڕێزانم. ئێستا خەڵکانێکی لە خۆی نووسیاتان نێوڕانێ فائیدەکەی بینە بەرچاو ئەتوو لە جێیەک ڕاهاتیە ئێرە معنەوێ ئەتوو دەبیێ شتێکت لێ دروستە بی لۆچکە هەوڵە دەی کۆشش دەکەی ڕۆژانت هەمووی ئەو حالێکە بزانە دەبێت چ ئینسانێکی ئەکتیف. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەفەرمێ بەس کەسی هەر نەستا لۆ نوێژی سبەینێ فأصبح خبيث النفس کەسلانە دڵی پیس دەبی و زۆریش تەمبەڵ دەبی ئەگەر یەک ڕۆژ هەر نەستی. فكيف بوي هم روجي أولي تكرار دبتو إنسانك زور بقى قارئ خراب داتي دبري لوي برزانم زور بيويست براستي دبي آجاد لبي جياني خد هموي بإداري بريكو بيشي بريبكي قد مل إدارة مهمة إدارة زور مهمة يعني تماشا بكي حركاتك إيشا كانت بإداري كرد بمزبوطي كرد بزانا أتوسر كوتو دبي ويتك تقديري خوي رب العالمين تيجي بلام حركاتي دست اللي بردا وسوتشك لخوتا ئێستا قوتابیەک ئەگەر نەخینی باشە سوچی مامۆستایەکەی چێکە ساقیت دەبی گوناحی مامۆستایەکەی چی حەزەکەی با مامۆستاکەی پرۆفیسۆر بی بەس ئەو تەڵەبەیە ناخینیتن. بەڵام کاتێک تەڵەبەک دەخینیتن دەبینی لە کوردستان تەماشا دەکەی لە گوندێک تەڵەبەیەک یەکەم دەبی کو یەکەم بۆ ئەو تەڵەبەیە بەبێ ئەوەی مامۆستاش خصوصیشی هەبی خۆماندیکردنە تۆ تەماشا وەختەکانی کە بزانە کوی ڕێگیە خستیا و ئینسانە. جالوێ بەڕێزانم دائیمەن ئیشی ئیداری ئیشی منەظەم ئیشی ڕێکوپێک ئەوانە بەڕاستی پیاوی دروستەکە. هەر کاتێ دەستت لەو مەقامە و لەو شێوازە بەردا قەت بەتەمای ئەوە مەبا شتێکی زۆر چاک و باشت لۆ بێتە پێش. خوای گەورە سونەتی خۆی تێک نادا پەیامی لە بۆ ئێمە ناردی و پێغەمبەری بۆ ئێمە ناردیە و ڕێگەی بۆ ئێمە ڕوون کردیتەوە دەست لەو ڕێگایەدا بەردەی بەرەو ئاقارێکی خراپ دەڕۆی تەرەکت فیکم ئەمرەین لەن تەضلوا ما تمسكتم بما كتاب الله وسنتي قورئان و سنەتە دەستی پێوە بگرە زۆر بە مەزبوطی دەڕوا لە بۆ ڕێگایەکاندا. جا بەڕێزان بزانە من هەندێک خاڵ بە کورتی ئاماژە پێ دەکەم بەس بزانە چەند گرینگە کاتێک کە تو
لە ئیسلامەتیدا دەست بە ئیشی ئیداریەوە دەگری بە مەزبوطی. یەکەم شت بەڕێزان لە ژیاندا ئینسان تەختیتی هەبی زۆر میمە، نەخشە و پلانێکی هەبی لە بۆ ژیانی ڕۆژانەی خۆیدا، چکە بەڕاستی ئینسان پێویستی بەوە هەیە دائیمەن بەرەو پێش بڕۆ، بەرەو تەفەوق بڕوە، یعنی نەگەڕێەوە دواوە. لە هەرجێ ڕاوەستە وەخت خۆی کتابێکمان دەخین تەصریفی زنجانی لە پشتەکەی نووسرا بوو لا يزال الرجل عالما ما طلب العلم فإذا ظن أنه قد علم فقد جهل. ئینسان هەر بەرەو علم دەڕوا، بەرەو زانست و زانیاری دەڕوا، دەبتە زانا و دەبتە دانا حتا تەڵەبی علم بکە. لە چێ وازی لێ هێنا لەوێ دەبتە جاهیل، لەوێ دەبتە جاهیل تەواو، هیچت کە وەرناگری مەزبوط نابی. باشە لێرە پلاندانە لە بۆ ژیانی ئینسان کە زۆر گرنگە. ئێستا یەک نمونەی قورئانی تەماشاکە خوای گەورە لە قورئانی لۆمان باز دەکات لە قیسەی پێغەمبەر یوسفدا عەلەیهی سەڵات وەسەلام. بزانە ئیشی ئیداری چەند مهمە. کاتێک یەک خەو نەبینی مەلیچێک ئەبێتە سەبەبی چی؟ سەبەب و هۆکاری ئەوەی ئەو عالەمە هەمووی بەواسطەی ئەو خەونە ئینقاذی بی، بەڵام چێ دەیکا؟ پێغەمبەر یوسف دەیکا. چیان پێ دەفەرمێ؟ ها؟ یعنی ئەو ئاماژەیان پێ دەکا کاکە ئەنگۆ 7 ساڵ ئەمە گرانیمان لە پێشە، 7 ساڵ گرانیمان لە پێشە، دێتە پێشەوە. ها فما حصدتم فذروه في سنبله باشا إلا قليلا مما تأكلون لو ثم يأتي من بعد ذلك 7 شداد باشا 7 ساڵی خراب دێ ثم يأتي من بعد ذلك عام فيه يغاث الناس كل هر خلق دين دورتان لێ دێن. یعنی لێرە ئەو پلاندانانەی پێغەمبەر یوسف شعبێکین قازەکە 7 ساڵان ئەنگۆ بەس زەخیرەی خڕکەنەوە، چکە 7 خراپمان لە پێشە، تێدەگەی خەڵک ڕوومان تێدەکا، هەمووی هەر بگرن. یعنی ئەگەر پلانێک نەبی لە بۆ شەتەرگرتن بزانە ئەو وڵاتە ئەو شارە بەرەو چێن دەردا دەڕوە، بەرەو وەزعێکی زۆر خراپدا دەڕوە. بەڵام پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانی خوا بە تەختیتێکی ژیانی ڕۆژانەی خۆی توانی ئەو وڵاتە لەو وەزع ناخۆشە ڕزگارکە و بگاتە ئەو پەڕی سوڵتە و دەسەڵاتە بەس بە ئیشی ئیداری. ئیشە ئیداریەکە بە مەزبوطی دەکا. ئەلێرە خڕکەنەوە لە کاتی ناخۆشیەکەدا بیخۆنا. کوردەواری قسەیەکی جوان دەکادرێ پارەی سپی لۆ ڕۆژی ڕەش، یعنی لۆ ڕۆژی لێ قەومانێ، یعنی زۆر شتێکی جوانە، یعنی سیستەمێکی جوانە کە ئینسان بتوانی ئیدارەی ژیانی خۆی بکە بە شێوازێک، یعنی پلانی هەبی لۆ هەموو شتێک کە دێتە پێشوە. ئێستا وڵاتی پێشکەوتوو بەس بینە بەرچاو بەڕێزان، وڵاتانی پێشکەوتوو پارەی هەیە، یەدەجی پارەی هەیە ئەگەر لافاو ڕوویدا، ئەگەر بوومە لەرزە ڕوویدا، ئەگەر کاریسەی سروشتی هەرچی هاتە پێشە و پارەی هەیە. یعنی من دەرم زۆر جارە دەرم خوای گەورە تەماشا و کوردستانەی دەکا ڕەحمی پێ دەکە، وەڵڵا بوومە لەرزەکی لێدا وێران دەبین، ئیلا ئەگە خەڵک خێرمان پێ بکە، ئەگەنە نەگێ دەگمان ئێمە قەردارین، یعنی نیمانێ لە چێ دەین؟ یعنی چ دەکەی ئێستا تو؟ پلانت چییە لۆی ئەگە کارەساتێکی سروشتی هاتە پێشەوە؟ ها ئەوەی لە تورکیایدا ئەگەر خوا نەخواستە لە هەرێمی کوردستاندا چ وەزعێک ڕووەدا؟ چی لێ دێ ئەو عالەمە؟ یعنی تۆ هیچ پلانێکت نییە لۆ کاتی لێ قەومان. کابرایە چووکی ئۆردوغان ئەمە عیلاقەمان بە جانیبی سیاسی نییە، بەس ئیشە ئیداریەکانی دەڵێم. یعنی کاتێک هاتە سەر حکم تورکیا قەردار بوو، ئێستا یەدەجی بە مەلاین دۆلارە، بە ملیار دۆلار یەدەجی هەیە، پارەی بە قەردەداتە وڵاتان. چ وای لێ کرد؟ بەس ئیدارە بڕوێنە جوان دانێ سیستەمەشی ڕێکوپێک خەڵک لەسەر بڕوە. یعنی کە ئەوەت نەبوو بەڕاستی وێرانە بی، یعنی ڕاست بەرەو ئاقارێکی خراپ و بەرەو جێگەیەکی خراپدا دەڕووی. کابرا دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، بزانە ئەو فەهمە ئیداری جوانە پێغەمبەر فێری دەکات صلی الله علیه وسلم. یا رسول الله حوشترەکەم ببەستمەوە یان بەڕەلایکەم و تەوەکل لەسەر خوا بکەم. فەرمی اعقلها ثم توکل علی الله، بڕۆ بیبەست و ئیشی خۆت بکە، مەزبوطی کە ئەو جەوەرە نوێژ بکە و پشت بە خوای تەبارەک وتەعالا ببەستە. ئەوە نییە لە ئاقاریشتی بەجی بێلە و بڕۆ هەڕوو بە تەمای خوای گەورە بزانین خوای گەورە چمان لۆ دەکا و یان لۆمان مەحفوظ دەکە و دەمان پارێزی. هەموو ئیشێک بکە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کە سەفەرەکە لە بۆ هیجرەتدا هەموو شتێک ڕێک دێخی ئەوجە پشت بە خوای گەورە دەبەستی. دروستە؟ لە کتابێک شتێکم خوێندەوە زار زار لۆ مڵاتەفە شتێک دەرم لەوەی فکرتان زۆر بەولا بەولا ئاقاردا نەڕوە. دەڵێ کابراەک ئەوەیان لێ دزی بوو، گوشک پڕی ئەشیا و هەموو شتی خۆی تێدا بوو الحاصل کەلام. برادەرە شتێکەدا بوو فەقیری بڕێک جێل بوو، دەیگوت تو لە جێیەکی باشت دانە نایە، دەبوایە لەو پڵینچکەی دانێ و ئایەتەل کورسی لەسەر بخینی لۆ خاتری وەی شەیطان و دز نەیانتانی بە تەداخولی کەن. کوڕە گوتی بێقڕ گوشەکەی دزیان قورئانی بەکامل تێدا بوو، چ ئایەتەل کورسی سەفم جێیەکەی باش نەبوو، عیلاقەی بە هەندێدا نەبوو، ئەمە لە جێیەکی باشم دانە نابوو، قەزیەکە عیلاقەی بە هەندێدا. تو ئەگەر ئیشەکەی خۆت لە جێیەکی مەزبوط دانەنەی پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم بیبەستەوە ئەوجە تەوەکل لەسەر خوای تەبارەک وتەعالا بکە. تو ئەگەر شتێک
ئیداریەن ئیشەکە مەزبوط نەکەی بەڕاستی لۆمەی خەڵک مەکە. ئێستا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەفهومێکی ئیداریدا حیسابی پاشانیش دەکا، پاش مردنیش، نەکەر لە کاتی ئینسان کە لە ژیاندایە. سعدی کوڕی ئەبو وەقاص کە دەنێتە دوو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەتحی مەکە نەخۆشە، ئاخر دەرەجە وەزعی خراپە، یەک کچی هەیە، یەک کچی هەیە. دەفەرمێ یا رەسوڵ الله دوو بەشی ماڵم دەکەم بەخێر. دەفەرمێ نەکەی، غەڵەتە ئیشەی ماڵت دەکەی خێر. دەفەرمێ سێ بە نیوەی دەکەمە خێر، هەر نابی. دەفەرمێ یا رەسوڵ الله سێیەک. دەفەرمێ الثلث کەثیر، بەس قەیدی ناکە، سێیەکیش هەر زۆرە بەس قەیدا. فەرمی یا سەعادەت تۆ هەموو لە ترسی مردنە، چێ ڕێت و دەمری؟ ئەخ چێ دەرێت و دەمری؟ يعني ئێستا هەروە دەکەی یەک مەفهومی پێ دەرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم سعد تێدەگا یا سعد إنك انتظر ورثتك أغنياء خير من أن تذرهم عالة يتكففون الناس. فەرمووی ئەگەر ئەتوو کە سوکاری خۆت لە پاش مردنت بە دەوڵەمەندی بەجیبێنی باشترە لەوەی لە پاشەت و دەست لە بە خەڵک پام بکەنەوە. ئەوە ئیدارەی فێر دەکا، یعنی تۆ بێ ماڵت هەبێ، بێ پارەت هەبێ، ئەبێ میراتت هەبێ، شتت لە پاش بەجێ بمینێ. ئەو کە سوکارە چاوی لە توە معنای وەنیە تو بە فەقیری بەجێبێلە. تەسەوڕەکەی کە سەعد مرد چەند منداڵی هەبوو؟ 27 منداڵی هەبوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ چار خولەفا راشدین دەورەیان لێدا بوو کە عەلی ئەساس سەعد دەمری. هەر پێنجیان مردن بە پێغەمبەر صلی الله علیه وسلم چار خولەفا راشدین بە مردن و بە شەی سەعد هەر مابوو کە مردیش 27 منداڵی هەبوو. زامو جارە تۆزێک بە دەنگم نزم دەکەم دەڵێم خۆ یەک ژنی نەبوو، کۆمەرەکی نابوو، بۆچی ئێستا نەبوو؟ ئەو هەموو لە یەکچی نەبوو. تێگەی لێرە 27 منداڵی هەبوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشا دووری ئەو دەکا لەگەر ئەسحابەکە، چونکە قسەی ئەو تەشریعە کاکە تو پاشی خۆت 27 منداڵ بەجی دێلی دەکرێ بە فەقیریان بەجی بێلی، ناکرێ بێ ماڵت هەبی. لۆی ئیمامی شوعبە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ یەکێک بوو لە ئەهلی حەدیث، نوقادی حەدیثە، زۆر پیاوەچی دەیفەرمووە تەڵەبەکانی گووەچی من مەکەن، کورە پارە کۆکەنەوە ئەوجە ببنە ئینسانی گەورە و دەسەڵاتدار و تێگەویست و زانا و دانا ئەوان. دەیگوم من ئێستا برایەکەم مەسرەفم دەکە، هەرچەندە قەت منەتم لەسەر ناکە، بەڵام زۆرم پێخۆش بوو هی خۆم بە، هی ئەو نەبایە. ئەنگۆوەچی من مەکەن، بڕۆن ئیشکەن، کەسابەتکەن، یعنی وەکو برێ تەئمینی ژیانتان بکەن، ئەو جەوەرن دانیشن حەدیث لە بۆ خەڵک بژێڕنەوە. باشە لۆی ئەمن نقطەیەکم هەیە، زۆر ئینسانی بە زەعیف تێگەم ئەو کەسانە کاکە ماری دنیاە هیچ نییە، پارە هیچ نییە، چرچی دەستە و خراپە، بابە ئەوە ئەگە حەرام بی وایە کورەت لۆ تێناگەی. ئێستا ئیش بە پارە نەبی دەکرێتن لە هەموو دنیاەدا. مزگەوت بەچ دەکرێژن بەچی دەیەندرێ، یەتیم بەچ بەخێو دەکرێ، خزمەت بەچ دەکرێ. ئین الله جەمیل یحب الجەمال، خوا ئینسانی پاک و جوانی خۆشەوی بەچ دەکرێ، بەس پێم برێ. هەمووی بە پارە دەکرێ. پارە ئەو وەخت خراپە کە ڕێی حەرام بی، بەڵام ئەگەر ڕێی حەلال بوو ئێتە کو جوابە. پێغەمبەر سولەیمان چەندی پارە هەبوو؟ چی هەبوو؟ چ مولک هەبوو نەیبی. عەبدوڕەحمانی کوڕە عەوف کە مرد زێڕیان بە تەوری تەوزیع دەکرد، بە چیلۆیاندا یەکتری. یعنی کەواتە بەڕێزانم ئەوە غەڵەتە فکرەیەکی. تۆ لە مێشتی خۆت وادانێ بە من دینارم نەبی و فلسم نەبی و مەحاسەبە مەکرێ و لە ڕۆژی قیامەت، یعنی خوا لە هەموو کەس عادلترە. ماڵێکت داتێ بە حەلال لە قیامەتیشدا مەحاسەبەت لەسەر دەکا، عەزابت دەدا، سزان دەدا لەسەر و ماڵە حەڵاڵەی. یعنی ناکرێشتی وە. خوای تەبارەک وەتەعالە ئەعدەل العادلینە، کە ماڵی حەلالی دایە لەوێن دەرج ڕێزت پێ لێ دەگرێت. ئەو ماڵە لەوەی ئینسان مزگەوتێک بکە، مستەشفایەک بکە، جادەیەک بکە، خزمەتێکی پێ بکە. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لۆ فەرموویە ئیمامی عوسمان کە ئیمامی عوسمان ما ضر عثمان بعد اليوم، بەس لەبە پارەکەی بووکە، هەی بوو هینای لە خزمەتی جیهاد فی سەبیل الله داینە، لە هەموو سەحابەکان زیاتری هینا داینە. باشە لەبەرەوەی بۆی بەڕێزانم بەڕاستی ئەتو دەبی پلانێکی ژیانتدا تێدا هەبیتن، خاصەتەن لە مەوزوعی مالیەدا قەت گوێ لەو کەسانە مەگرە کە دەرێ هیچ نییە، زوهد بکات، بە تەقوا. چێ بەقەت عەبدوڵای کوڕی مبارەک دەوڵەمەند بووە؟ باشە تاجیر بووە، ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی. 5 کەس لە ئەهلی حەدیث لە عێراقدا ساڵی 1 جار داهاتەکنیان هەموو جارێ پارەیە دانێ، دەیفەرمووە تا 1 ساری دی داوا لە بەشەرێکی نەکەن، بەس خزمەتی حەدیث بکەن و خەڵک فێرە عیلم بکەن. تێدەگەی ئەگەر پێویستیان بە مۆستەڵەحی ئێستا بە 5 دەفتەری با 10 دەفتەری دەدانێ، دەیگویت کەش بکەنە خێر، لۆی 8 بی بکەنە خێر، بەس لە کەسیت کە وەرنەگرن لە غەیری من. دەیفەرموو بەخۆی دەیفەرموو عەبدوڵای کوڕ مبارەک چونکە عالیم دەیفەرموو لەولا 5 ما تەجەرت ئەبەدا، وەڵڵی ئەگەر لەبەو 5 نەبی تیجارەتم ناکرد، لەبەر خاتری وانە من دەیکەم. ئەوان زۆر عالیمن بەس نابی چاویان لە دەستی کەسبی، بەس ئەمنەیان دەبێ. یعنی تۆ تەماشاکە تەئمینکردنی ژیانی خەڵک بە مالیا کرێ، بە پارە دەکرێ، یعنی بەوە ناکرێت کە ئینسانێکی زەعیفی. لەیثی کوڕی سەعد یەک بوو لە عالیمەکانی کەوا مەزهەبێکی هەبوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی. دەڵێ کاتێک کە بە باخیرە دەچوێ ناو بەحر لەگەر دۆست و برادەر و ماڵ و منداڵەکەیدا جاری وە بە مانگ لە ناو بەحرێدا دەمەن. خەڵک وازانی نووسا حەرامە، خۆ تۆ گە پارەت نەبی چت پێ دەکرێت.
دعوە و کاری ئیسلامیت پێ دەکرێت، خێرت پێ دەکرێت، خزمەتت پێ دەکرێت. زالوی بەڕێزانم ئەوەی کە دەڵێم بەس مەبەستی من ئەوەیە تۆت لە ژیانتدا تەختیتێکەبی دای بنەی. فتەمەشا عومەری کوڕی خەتاب کە وەڵڵاهی ئێستا ئەو ڕۆکە دەیبینی ئەو تەختیتێ ئەو پیاوە هەیبە بەس ئیشی ئیداری ئەو پیاوە تەماشاکەی کافیتە وەکو موسڵمان. باشە وەختی خۆی ئەراضی عێراق و سەوادی کە لە کوردستانیش دەگرتەوە هەمووی تەوزیع نەکرد لەبەرچێ فەرمی ئەجیالی قادیمە ببرێت کا زەوی کاشت لۆجیلی دادێ بلالی حەبەشی ئەوەی زۆری ئەوە کرد لە ئیمامی عومەر نەختی لێگرت حتا دەستی بەرز کردەوە ئیمامی عومەر فەرمی خوایە بلالم لە کۆرکەیەوە ئەوە چییە وازناینی گوتی بابە جیلێکێ لە پاشەمە دێنە سەر ڕووی زەوی تەماشاکەن هیچ بەشیان نەمایە هەمووتان تەوزیع کردی هەمووتان وەرگرتی هەمووتان خواردیە هەموو بوویتە مولک و مالی ئەولادتان ئەدی خەڵکی دی ئێستا بەپێی ئیحساییەک لەسەر ڕووی زەوی بەڕێزانم یعنی تەماشاکە 100 ساڵی ڕابردوو 100 ساڵی ڕابردوو بای 4 ملیۆن سەر ئەشیا لە زەوی دەرهاتیە ئێخەکە زۆی ئەوها بڕوا ئەوەی قەنەعاتیشی نییە کافریشە دنیا ڕۆژەکە تێک دەچێ ها نەفخی سوورش لە هەر تێک دەچی لە هەموو دایاچی لە زەوی دەردەینێ نەفتی دەردەینی خەلوزی دەردەینی کاشی دەردەینی خۆری دەردەینی یعنی بەرەو ئاقارێکی خراپە ڕوە یعنی بڕۆ ببینی ئێستا لە هەموو دنیایە تەماشاکە پلانەکان معامل و شتیان لەو وڵاتی دیکەدا دەبن لەوێن دەردادەنی لەوەی ژینگە پیسەوی چی لێ دێ قەیدی ناکە با اقتصادی وڵاتی بە بەرەو پێشتی کەمتر بەڵام لەو وڵاتانەدا ئیشەکاری خۆمان بکەین جالوی بەڕێزانم پلاندانان زۆر مهمە یعنی ئینسان نەخشەیەکی هەبی لە بۆ ژیانی خۆی لە بۆ منداڵی خۆی لە بۆ هەموو کەس و کاریدا هیچ ئیشکالیەتی تێدا نیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک ئەرزاقی دادەنا هی 1 ساڵی دادەنا هی 1 ساڵی بە کامل دادەنا هیچ تەسیر لە تەوەکول و لە ئیشەکانی ناکرد ئەوە نقطەی یەکەم نقطەی دووەم بەڕێزان دائیمەن کە تەختی چووکە عملیەیەکی فکریە عملیەیەکی فکریە تەنزیم ئەوجار ڕێک بێخە ئەو شتە ئیشی لەسەر بکە يعني كإيش لسكر دائما بزانا أخوي قوري فرمي أهم يقسمون رحمة ربك نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا ورفعنا بعضهم فوق بعض يعني أو برس كرنو إنسان كان تماشاك كأخوي قورا تقسيمي كردو لبين إنسان كان دا أو إنسان تسند تواني لجيان الدنيا دا أو قسمتي رب العالمين وربقريتن في غمر صلى الله عليه وسلم كسو شاري مدينة شيكر تآخوا أخوين يعني فوزش عالم لقر شويته ويندر سبكن همو ببنا برا او ايشا قوري همو بوحل كر بيغمبر صلى الله عليه وسلم دودو ببنا برا ببنا برا يقدر قور مالي لبين يكتري باشكن ورا حتى خيزان مثل ابو طلاق دم الدمي يعني روحي شي لدريانا دروس كر بيغمبر اخوا صلى الله عليه وسلم بو نظامي كداينا و برو تمشى همو حروبي بيغمبر صلى الله عليه وسلم يعني او برجواني تدا بكار دينا حتى كعب وشوسوي دكادري ما غزا رسول الله صلى الله عليه وسلم غزوة إلا ورى بغيرها تيجي حتى غزايا بكرد با اگر وايد النظام دانا لوي جاسوس لنا يقصك يا نجي انت زيغاچي دي فرمو بسو بالو مشرق دغو بمغرب دادرون او زاد سينو اولاد ندسو لو او زيغاي ندغو ما بس يعني نظامي شي دانا شتي دانا براستي ريكو بيك لوي سيستمي جاني او لسر او وزعدا بروات استا مسلمان من هي حد نازانيتيا يعني زور غريب زور فقير تماشای دەکەی لە ژیانی ڕۆژانەیدا يعني والله بژی و ژیانمان هەبی و نانەکەمان هەبی بخۆین و بڕۆین و يعني ئەو ئینسانە معنایەوە ناوێت قەت لە ژیانی خۆیدا منداڵیدا لە سوڵتە و لە دەسەڵات لە هیچ جێگایەکدا گۆڕانکاری دروستکە يعني منەوێت ئەتوو بەرەو ئاقارێکی زۆر خراپدا دەڕۆیگە بتوانی ئینسانی وا پەروەردەکەی وەکو مامۆستا دەبی ئەوە لە مێشکتان دابنن يعني نظامێک دابنن لە بۆ خەڵک لە بۆ عائیلە لە بۆ هەموو کەسێک بەرەو جێگایەکدا بڕوا يعني مساركي ديار بنظام شلوداني استا ايوه خريج حفظ قران دي باشا النظام دامن لو لبركرني قران زام كزلود لبردكا لبرناكا بس تو كنظام زور زوان دادني سنتري حكمه نوري حكمه يعني وذكات صالانه طلبي حافظ قران يبي طلبي دجزو قران يبي ما مستايد يبي انتازي يبي او انتازانا نتيجتي او تنظيمي كدا يعني او تنظيمي ليلا بهمي دبتشتي بلاش خيركم من تعلم القرآن وعلمه أو يكتو بنظام بريكي أو ظروفه يعني نكبة بنظام بريزان هيش تجناسي تبواريزي بذكر نوا ما وقت خوي مع مسايك ما نبو درس ما لكن دخيله وحديثي شرح كر كبيغمبر فرمي صلى الله عليه وسلم إماتة الأذى عن الطريق صدقة سن تفسير شي جوان يكر دي فرمو استوى أورو دكا مرور لا داني أزيد لسر رقاية دا مرورة تيدقي أو أداي واجبي إيمان يدكا ئەزیەتدان لادان لەسەر ڕێگای خەڵکیدا باشە یعنی ئەتۆ ئەوڕۆکە بێ بتوانی سیستەمێکی نیزامی جوان لە بۆ خۆت دابنێی بەڵام
هیچ تەسیری و کاریگەری لە ژیاندا نەکە بە شێوازێکی خراپدا تێ بپەڕی. ئێستا ما زۆر جار قسەیەکمانێ بەڕێزان تەماشا دەکەین ئەو قسەیە زۆر تاسیرە کاتە سەر ئینسان کە ئینسان ئیستیفادە لە وەختی خۆی نەکا و وەختی خۆی ڕێگنەیەخی و نظامی وەختی خۆی ڕێگنێخی. من زۆر جاری وایە باسی دەکەم دەڵێم ئێستا بڕۆ ببینە کۆمەڵە خەڵکێکی دەسی لە چایخانە دادەنیشی هیچی شکاریان نییە ئەوانە ئێواران پاش عەسرانچ لەوێ دادەنیشن چایەکی دەخوا و چایەشکە دەخوا دوو سێ سات چایان دەخواتن. کاکە تووستەکەی لێرە برای بەڕێزم بەس پێی بری بزان لەفزە غەڵەتەکەی تەمەشاکە چ دەکەی وەڵا وەختی دەکوژم. ئەمە ئیشمان بەو کەلیمە قسەیە وەختی دەکوژی وەقت دەکوژری یان ئیستیفادەی لێ دەکرێت. قەت دەبیتە هیچ کابرای چایخانە قەت دیتێ پرۆفیسۆرێک لە چایخانەی دروست بی نابی ئیلا لە مەکتەبە دروستە بی بەڕێزانم کە توی چوو ئیستیفادەت کرد لە خوێندنەوە و لە قیراعەت و لە لەبەرکردن ئەو وەختە دەبیە کەسێکی گەورە بەڵام بڕۆ وەکو ئەو دانیشە وەقت بکوژە. وەقت کوشتن گەورەترین زەرەرە لە ئینسانەدا کوشتن لە بۆ هەموو شتێک خراپە ئەوجا لە بۆ وەقتش لە هەمووان خراتر. لێ بەڕێزانم ئەبێ نظامی ژیانی خۆمان ڕێک بێخینەوە ئیستیفادە لە کاتەکانمان بکەین لە وەختەکانمان بکەین نەک کاتەکان هەمووی بەهەدەردا بڕوە کەس نەتوانی ئیستیفادە لە وەختەکانی خۆیدا بکە. هیچ کەسێک نابینی بگاتە مەرتەبەیەکی بەرزداگەرە و ئەو ئینسانە پێشتر ئیستیفادەی لە کات و لە وەختەکەی خۆیدا نەکردبی. وەختی خۆتان زایع مەکەن وەختی خۆتان ڕێک بێخن هەمووی مەزبوط بکەن کاتی خینەوەتەوی کاتی خزمەتکردنتەوی کاتی سەردانتەوی کاتی گەڕانتەبی. ئەمە سەیرم پێ دەجاری وایە ئینسان دەرێ من ئیشم نییە یعنی ئیش و کارم نییە. یعنی ئینسانی ئیماندار بەس تەماشا و ئەسکارانەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سبەینە و ئێوارە و چوونە بازار و چوونە سەفەر و هەموو جێگایەک لە بۆی دانایە چەند قورئانە خینی چ دەکەی یعنی کو بەشت دەکا وەقت ئەوجا بینی ئەو وەختە تۆ زایعیشی کەی بەلاش بڕواتن. بەڕاستی ئەوە خەتەرێکی گەلە گەورەیە لەسەر ژیانی توودا. ئەهلی حەدیث قەدیمە ڕەزا و ڕەحمەتی خوایان لەبی زۆر جاری وا بوو یعنی دادەنیشتن نانیان دەخوارد دەگوتە کوڕەکەی چەند حەدیثەکەم لەو بخینەوە با بەلاش نەڕوا وەختەکە گوێی لێ ڕادەگرت بەس لۆی کاتەکانیان بەلاش نەڕواتن حیفزیان زۆر بەقووەت بوو لەبەرەوەی زۆریان حیفز دەکرد دایمەن شتیان لەبەر دەکرد. یعنی ئێمە ئێستا تەمبەر بووینەوەی شەکانمان زەعیف کردیتەوە یعنی بەڕاستی حتا ئیمام و خەتیبێکی مزگەوت دەیبینی دوو حەدیث و ئاەتێک لۆ دەخینتەوە وەرەقەی دانایە و دەخینتەوە ئەو پەڕی تەمبەری مەلایەکەی پێشنێژیش دەکات دوایە ئەو کۆنتڕۆلێکی لە دەستی قەڵقەڵ شتەکان هەوا دەکات. یعنی هەندێشت تێ باشە کاکە تو خەتیبی ئیلقای بەرامبەر بە خەڵک دەکەی بیکە لەبەر بیری با غەڵەتکەی جارێک با دوو جار غەڵەتکەی بەڵام دوایە لێ ڕادەی حیفزت بە قووەت دەبی بەڵام کە تەمبەر بووی خۆت لە تەمبەری لێ ڕاهینە قەت مەحالە بتوانی فێربی. جالوێ بەڕێزانم ئەمە ئەوە نوقتەی دووەم زۆر پێویستە کە ئینسان دەبێ ئەو شێوازەی ڕێخستنەشی هەبی لە ژیانیدا لە ژیانی ئیداریدا. سێم نوقتە بەڕێزان تەوجیه یعنی تۆ ئەبێت تەوجیه بکرێ یعنی نابێ کەسێک بێ ئەوها وابزانی خۆی ڕئیسە و خۆی هەموو شتێکە کە تەوجیه کرای ئیللا بەڕێگایەکی ڕاستدا دەڕووی. یەک لەو شتانەی کە ئێمە لەگەر عەلمانیەتە مناقەشەمانە و مجادلەمانە ئەوان دەڵێن ئێمە پێویستمان بە قودوە نییە ئێمە پێویستمان بە قودوەیە قودوەی ئێمە پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەو پێویستی بە قودوە نییە ئەو دەرێ من خۆم هەموو شتێکم یعنی بە خۆی ژیانی خۆی دابین دەکا و دادەنێ و بزانین گوزەرانی ئێمە کۆلوێ دەبینی حالیان ئەو هەیە بڕۆ ببینە خۆ زۆر گرفتیان لە ناودا هەیە تحسبهم جميعا وقلوبهم شتى جوازیان لە ناودا زۆرە. لێرە ئەمە مەبەستمان پێچە ئەوەی خۆمان ئاماژە پێ دەکەم کە تەوجیهەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووی بە ئاقارێکی ڕاستدا دەنێریتن یەکسەر هیچ گرفتێکن نابێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله. یعنی ڕێگەیەکی ڕاستمان لە پێشە یعنی لۆ ڕێگایە لا بدەین تەوجیهی مە لە پێغەمبەر وەردەگیرێ صلی الله علیه وسلم لە قورئانی پیرۆز وەردەگیرێتن کەواتە چی ئیجاب دەکەمە بتوانین پێویستمان بە کەسێکی دیکە و بە یەکێکی دیکە بی خوا کە ئینسانی دروست کردی ڕێگە ڕاستەکەشی لە بۆ دانایە لۆی نابی بە ئاقارێکی غەڵەتدا بڕۆ تەوجیه وەرگرتنی ئێمە لرب العالمين. هم زانا خوي يقول سفر بيغمبر صلى الله عليه وسلم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. عالم لولا دورة رادك وتوجيه خوي يقول ايداته تو اگر تنبي عالم لدورة كوناب تو عقاد ليبي دبي نربونيان بي بيغمبر تيكر صلى الله عليه وسلم لجياني دا همو جياني تماشاكا يكسي عقوبة ندايا لەگەر یەک کەسیشتون نەبووە مەعەدا ئەوەی کە لە جیهاد و قیتال داهبوو باقیەکەی دی بڕۆ تەماشاکە هەر کەسێ تەسەڕوفی ناشرنیشی بەرامبەری کردیا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەفوی کردیا باشە کەواتە ئەوە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لۆمان هەڵبژێردرایە بەڕاستی تەوجیهەکانی قورئان پێغەمبەری پەروەردە کرد صلی الله علیه وسلم
واو أو توجيه إستاشي مذبي ريسكي وبقرين لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر. في غمري إخوة صلى الله عليه وسلم تماشا جيانيكا برو ببين أخوة يقول بيد فرمي قم الليل إلا قليلا تنكلوس نلقي عليك قولا ثقيلا شتيجي قرص دنير نسرد آسان نية بروج يعني روجانة تطبيقك خواهي يقول في فرمي يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فاهجر ولا تمنن تستكثر أوانا هموي بس ذكري ولربك فاصبر صابريش بقرا أواني بيشيك قوتمان أوانا همو بآرامين بناكريتن زور زحمته لوي بريزان ما قلت بتوي إيشي داري بكي آسانية ونزاني ضعيف لا وازا بلكو بقوته بهيزة دبيتوش بهيزة داخلنا أو إيشبي في غمري إخوة صلى الله عليه وسلم بشوش ونويشك بروج لقر أصحابه لقر الصحابة كان لشياني ده هر بينس فرسان نويجي بخوي كرديا يكجار عبد الرحمن يكون عوف نويجي كرديا في غمري صلى الله عليه وسلم نويجي لدوا كرديا همو خطبة كان يشي بخوي ده لبو خلق ده همو جهاد كان يشي كغزوة بخوي لقري دابوا باشا كو بشي كرجياني في غمر صلى الله عليه وسلم پروردگار پی فرمی آوابك بورقايا دابرو كتوجيه كراتا واو أتو كاتك قمراء بي ها وآفرتها بو مقاليكم زاري لي خين دولي لا علوي تيقول أعيش كما أريد كم بي أو هذا الشيء باقاري غلط هذا الرواه تشيلي دي أو مأساته لدستي أو زلام كما عندك يعني هر كاتك داتو قدويك نبو تساوي لي بكي بريسكا كي دابروي يكسر برقايا شي خراب دا قمراء دا بيخواي قولا برامدا آخر نقطة بري ظالم رقابي خواهی لسر خوتان لا إدارة العمدن پاره دێتە دەستان ئافرە دێتە پێشتان دنیا دێتن ڕووتان تێدەکە هەر کاتێک ڕقابەی خوایی لە ئیشی ئیداریدا بردە دەرێ ئەو ئاەتەت لا برد إن الله كان عليكم رقيبا بە عقارێکی غەڵەتدا تێدەپەڕی تەسەڕوفێکەکەی شتێک دەکەی کە لەگەر شەرعەکەدا نەگونجا یەکسەر گومڕا دەبی زۆر ڕقابە مالی ئێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم تەسەور کە جبرائیل کو دێ فێری دەکا کە بەس ئەوەندە پرسیاری لێ دەکا مەل ئیحسان هەمووتان گوێتان لەو حەدیسە بووە ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك تەواو دەبی وا دابنێی خوای پەروەردگار دەتبینی ئەگەر ئەتوو ئەوی نەبینی بەس پەروەردگار ئەتوو دەبینی ئاگات لێبی یعنی ئیشێکی غەڵەت نەکەی ڕقابەی خوایی لەبیر نەکەی یعنی تەماشا قورئان کە لە هەموو شتێکدا حتى أفراد كاني كالجير دست الدائه مالي أمك في غمر سليمان مالي أرى الهدود مالي لا أرى الهدود لو نايبينم قال شوية تفقديك أحوالي برزي في غمر إخوة صلى الله عليه وسلم نيجي شيء بكربا أين فلان أين فلان ديانقوا قبيانقوا بأنه خوشة سرداني ذكرت أجر قرفتي شيء بالو يشارة سركت يعني رقابيك هبيتن إنسان هستي بيبكى أو رقابة خويا لنا وضلي خوي دابني ئیمانەکەی پێ بە قووەتە بی بەڵام هەر کاتێ لە ئیشی ئیداریدا ڕقابەی خوای لابرد چاوی خەڵک لەبەرت لا دەکەوی وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون وستردون إلى عالم الغيب والشهادة يعني تەماشا دەکەی دەبێ لەبەر چاوت بێ خوای گەورە عەمەلەکەت دەبینی کردەوەکەت دەبینی بزانە ئەتوو لۆ چێی تەقدیمەکەی لۆ رب العالمین لۆیە ئیشی ئیداری بەڕێ زانم دائیمەن دەبێ ڕقابەی لەسەر بی کاتێک کە ڕقابەت لەسەر لادا خاستەتەن ڕقابەی رب العالمین أو إيش برو آقاري خراب وهرديري خراب دا دروا بويا من لكو تايدا وميدكم له همولا يكتان إن شاء الله بخوش بو بجنابشتان وإن شاء الله خواهي قورا همولا يكتان موفقك سرفراستان كان إن شاء الله لكاري خير بردوام تامك أو بكالكتان دي لبو روجي قيامتان دا كروجي يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم ميدكم خواهي قورا لو روجا دا لقناحي خومان وداكو باب ما خوش بيو شفاين خوش كان ما داود الله كان ما نارم كاتو والسلام عليكم ورحمة الله وبركاته